پرۆسەی دابەشکردنی نەوت بەسەر هاوڵاتیان لە شاری کەرکووک بەڕێوە دەچێت. هاوڵاتیان سەبارەت بە بڕی نەوتەکە و لە میکانیزمی دابەشکردنەکە نیگەرانن. پارێزگاری کەرکووک نەیتوانیوە لەم شارە سیستەمێکدانێ بۆ ئەوەی خەڵک سودمەند بێ لە وەرگرتنی نەوت. حەقی وا بوو ئەم شارە لەبەر ئەوەی نەوتێکی زۆری تایە ڕۆژانە دەیان تەنکەر بۆ شارەکانی دیکەی لێ ئەگوازرێتەوە، بەڵام پارێزگاری کەرکووک نەیتوانیوە بێ بۆ هاوڵاتیانی ئەم شارە نەودابین بکات یان ماڵ بە ماڵ کۆڵان بە کۆڵان بچێت تەنکەرەکان دابش بکات بۆ ئەوەی خەڵک سودمەند بێ لە وەرگرتنی نەوت. جار وایە 2 ساعاتە وەستین، جار وایە ساعاتێکە وەستین، ئیتر بەم حاڵە هین هەولێر و سلێمانی نییە وا ئەوها بێ و ئێرەوە ناو جەرگەی نەوتەکەین بەم حاڵ ئەماندنی بەرە وەڵا غەدر. بەڕێوەبەری سوتەمەنی کەرکووکیش دەڵێت ئەو میکانیزمەی کاری پێدەکەن لە وەزارەتی نەوتی عێراقەوە سەرچاوی گرتووە. پیتاغی نەوت ئەگە تەواو نەبێ ئەم فۆرما ناتوانین تازەکەینەوە. جا بزانین ئەمە تا مانگی 4 مانگی 5 تەواو بێت، دوایەوە بۆ ساڵ داهاتوو پیتاغی تازە تەباکەینەوە. لە مانگەکانی داهاتووش ئەم عەمەلیە هەر بەردەوامە، ئەمە بەردەوامە بۆ هەموو شوێنی کەرکووک. هەر 100 لتریان 100 لترە مانگ داهاتوو ئێمە تعلیمات نهاتوە بۆمان، بەس ئەمە ئەڕاتەوە تا 1/12 ئەم پیتاقەیە ڕقم 3 تا 1/12 ئەم پیتاقەیە 100 لترە. دوای ئەوە تعلیمات چیمان بۆ دێ ئەوە لەسەرەوە ڕۆین. لە ساڵێکدا بڕی جیاواز لە نەوت لە چەند مانگێکی سەرمادا دابەش دەکرێت. ئەو نەوتەش بە پێی پسوولەیەک دابەش دەکرێت کە لە ڕێی بریکارەکانی خۆراکەوە بۆ وڵاتیانی کەرکووک دابین دەکرێت کە بڕەکەی کەمە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.